تۆ سێریکە من لە هەولێر لە 1960 سەرمایی وەبەرهێنانی بردووە و لە 1964 ئەرزی وەبەرهێنان هەولێر بردوێتی وەرە سەیری سلێمانی کە بەشەرتە سلێمانی لە ڕووی چڕی دانیشتوانەوە لە ڕووی مەساحەی سەویشەوە زۆر لە هەولێر گەورەترێکە سەیریکە سلێمانی لە سا 26 سەرمایی بردووە کە لە هەولێر وتمە سا 60 بردووە ئەگە بێنە سەر ئەرز لە سا 20 ئەرزی بۆ تەرخەندکراوە ڕاستێکی لە هەولێر سا 64 یاسای وەبەرهێنانمان هەیە لە ساڵی 2006 لە پەرلەمانی کوردستان دەچووە هەموو ئەو خاڵ و مادە و بەرگانی کە لەو یاسایە هەیە هەمووی لە بەرژەوەندی وەبەرهێنەر من ئەگەر خۆ هەر لە کاک محەممەد بسمانێ من لە خزمەتیا کارم کردەوە بۆ ماوەی 2 ساڵ ئایا لەو 2 ساڵەیە ئێمە وەکو سلێمانی توانیمانە مستەسمیری ئەزمەوی بینە پارێزگای سلێمانی و کارکردین خۆ دوکان بە یەکەوە کارمان کردووە هەمان ئەو فاکتەرانی کە ئەو کاتە هەبووە لە پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستانیشا عکس بۆتەوە کە نەتوارداوە مستەسمیری ئەزمەوی بێتەوە بەڵام ئایا ئەمە چی هێناوەتە بەرهەم کەرتێکی تایبەتی ئەکتیڤ و بەقوەتی لە وەبەرهێنەرانی خۆماڵی هێناوەتە بەرهەم تاوەکو ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان هێزەکانی خۆی پاراستووە لە چوارچۆی فەرماندەیی گشتی تاوەکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی خۆی پاراستووە لە چوارچۆی فەرماندەی لەشکری کوردستان تایل شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRTO پێشکەشتان دەکرێت.